که ام واد دیمنت ناخجین ببینین که گل کردستان چه قناعه که پر ناخجین درواز بیه راح کردن جد الخوشیه که ابرام بین قطابخانه و وینانیشا جیل تازه دتن بونده کردستان دستکفت ابروی کردستان بر همه خباد و تکوشین که دیر و درجه بر همه خون و انفال و جنوسایت و ویران کردن 4500 گندایه. از زور دلخوشیم که افروکم پیشگداری چالاکین قطابخانه خدا کریم چالاکین زانستی چندان چالاکی وقت نکریم بله من پیشگداری چالاکین زانستی دا کریم که ما مستقبل دا بو مشرع دکن بله گرنگتر اوه کتب عملی بکی دزانیوریت تا بتر بیتو تو نشه چیزاش بیر بکی امڕۆ ڕۆژی تەندروستی جیهانیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە ساڵی 1940 دەکەم ڕێکخراو بووە ئەم ڕۆژەی کە حوتی چوار هەموو ساڵێک ئەم ڕۆژەی بە جیهان ناساندووە ئەم ڕێکخراوە هەر ساڵە و فۆکەس دەخاتە سەر نەخۆشیەکی تایبەت بۆ نمونە 2016 فۆکەسی خستۆتە سەر نەخۆشی شەکرا و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ نەخۆشی شەکرا ساڵی 2017 فۆکەسی خستۆتە سەر نەخۆشی کە ئابەواتە دیپرێشن بەڵام ئیمساڵ فۆکەسی خستۆتە سەر تەندروستی گشتی واتە ناوی ناوە خزمەتگوزاری تەندروستی گشتی ئەو سیستەمەی کە ئێستاکە تەندروستی کاری لەسەرەکە ئەوەندەی تەرکیزی لەسەر ئینسانی ئەمڕۆ حوتی چوارە ڕۆژی جیهانی تەندروستیەکە لە ساڵی 1995 لەلایەن ڕێکخراوی تەندروستی گشتیوانێ WHO وانێ دیاری کراوە ئەم ڕۆژە ئێمە ژەکو ڕێکخراوی گرین ئەپڵ وەکو هەموو ساڵانی تر ئەم ساڵمان هەڵبژاردەوە کەتیایە لە ڕۆژی جیهانی تەندروستیە بەشدار بین و حەوت جۆر چالاکی تەندروستی لە خۆ بگرت چالاکیەکەمان. بواجر ناشفيل أمريكا ما بدكنا زيارة هاي غدا صنعنا بشوليكين وزيارة ماجي حامية دبي وتركيا ومشتريات ماجي حامية خلقية كردستان وكردن عربا صومالينا حتى إذا أجنبي جتين دفنا بيدرش عيني تشتا وهيش فرقين وقت بين فيديو كردستان هاروش موديل دار كابت شو موديل جديد دار كابت يعني ويكين يعني تشتنش لشاري أوهايو زين إنجلمانيا تواني من أمريكا بين بشاري ناشفيل طبعا لو مخوشة دكانة شي كردية بتواني بلغتي خو مقصي لقى بكن ليك تيبقن يا ما تقدر ما بي دبروا إلى الشارع كمل لي هذا شميز دكانة شي كردي لينية وتركيا هذا شافوسه